نجينا محمد لشاری کۆیە یاریزان و پاڵەوان و ڕاهێنەر و نابژوانم لە هێزی لەش لەسەر ئاستی هەرێم و ئاستی عێراق. سەرەتاکە هاتمە ناو ئەو بوارە کێشم زۆر بوو، زۆر قەڵاو بووم. بەڕاستی بۆی هاتم کە کێشم تۆزێک دابەزێنم. دوایەوە تەماحی گرتمی، ینی دەستم بە یاریەکانی قووە بەدەنی کرد. دوای ئەوە سەبر دەستم بە پاڵەوانەتەکان کرد. دوای ئەوە دەستم بە فتنس چالنج کرد و ئێستاش لە ژوانی یاری دەکەم. وەجگە لە کاری وەرزشی لێپێسراوی بەشی ئاماری تەندروستیم لە شاری کۆیە. باگراوندم هەبوو لە ساڵ تقریبان 10 ساڵ پێش، ئێستا نزیکەی ساڵێک یاریم کردبوو ئەوها بۆ شێوازە. دوای دەستم هەڵگرت بوو دووبارە گەڕامەوە. سەرەتا کێش دابەزاندنم دەست پێ کرد. ئینجا دەستم بەوە کرد کە قووە بەدەنی هێزم زیاد بکەم. ئینجا فتنس چالنج ئێستا دەست بە دەشتوانی دەکەم. سەرەتا کە هاتمە ناو ئەو بوارە بەتەکید لۆلایانی تەندروستی بوو. 100% لایانی تەندروستی خۆم چا کرد، چونکە هەر مرۆڤێک چنێربی چمێبی کە لایانی تەندروستی باش نەبوو ئەوە تەسیراتی زۆر لەسەر ژیانی هەیە، لەسەر تەمەنی هەیە. ئیتر کە لایانی تەندروستیم باش کرد، هەستم کرد کە هێزم زیادە، کە هێزم زیاد بوو دەستم بە پاڵەوانەتی قووە بەدەنی کرد. ئیتر سەبرە تمۆح دەتگری کە هاتیە ناو ئەو بوارە و حەز و خولیام لۆی زۆر بوو. بۆیە پێم باش بوو کە بە ماوەیەکی زۆر کورت بگەمە ئەو ئاستەی کە ئێستا تێیدامە. وەرزش زۆر گرینگە، نەک لە بۆ ژنان، لە بۆ هەموو مرۆڤێک تەمەنی مناڵ بیت لەتوانین لە 12 ساڵیەوە مناڵەکانمان بەرە هۆڵەکان ببین، یاخود لە بەتەمەنەکان یاخود چنێربی چمێبیتن. زۆر پێویستە وەک باسم کرد لایانی تەندروستی پێش هەموو شتێک دەبی ئەمە ڕەچاوی بکەین. بەڕاستی ضرورە ئینجا چڕوو لە هۆڵەکان دەکەی بە هۆی تەندروستیەوە یاخود بەهۆی فتنسیەوە یاخود بەهۆی پاڵەوانەتەکان، بەڵام زۆر گرینگە. من دەتوانم 90 بدەمێ کە زۆر گرینگە لە بۆ مرۆڤ سەردانی هۆڵەکانی وەرزشی بکات. سەرەتای هەموو مرۆڤێک کە ڕوو لە هۆڵەکان دەکات دەبی یعنی سیستەمێکی لۆ خۆی دانابی لۆ ژیانی خۆی کۆنتترۆلی هەموو شتەکانی کردبی بزانی کەس دەکات چۆن ئەمە کۆنتترۆلی ناخواردن دەکەین، نانی بەیانی لەو کاتێ، نانی نیوەڕۆ لەو کاتێ، ئیشەکانیشمان و کاتی هۆڵەکانیشمان وابی دەبیت بۆ شێوازەبی، یعنی جەدوەلێکمان هەبی هەموو ئافرەت پیا و هەرکەس لۆ ڕۆژانەی خۆی لە ژیانی خۆی. سەرەتای هەموو شتێک دووبارە دەگەڕێمەوە سەر تەندروستیمان پێش هەموو شتێکە. من خودی خۆم تەندروستی خۆم پێش هەموو شتێکدان، هەموو شتێکم بەلاوەدانێت تەندروستی. دوای ئەوە زۆر گرینگە کە ئافرەت لە شولارێکی زۆر جوان و ڕێک و پێچی هەبیتن کە بتوانی یعنی لۆ نمونە هەموو جرک و بەرگێک بەدڵی خۆی لەبەرکاتن. لە سەرەتای یاریکردنم هەتا ئێستا بەشداریم لە 4 پاڵەوانەتی کردووە. پاڵەوانەتی یەکەمم لە 5 پرێس بوو لە شاری هەولێر، پلەی 3 من بەدەستهێنا، و پاڵەوانێتی دووەمم لە شاری کفری بوو بە هەمان شێوە 5 پرێس بوو، پلەی یەکەم من بەدەستهێنا. پاڵەوانێتی سێمم لە شاری بەغدا بوو لەسەر ئاستی عێراق، بەهێزترین ئافرەتی عێراق، پلەی 2 من بەدەستهێنا. پاڵەوانێتی چوارەمیشم هەر لەسەر ئاستی عێراق بوو، فتنس چالنج بوو لە شاری سلێمانی، پلەی 2 من بەدەستهێناوە. بەنسبەت پرۆژەکانی داهاتوم ئینشاءالله هەوڵ دەدەم بەشداری زۆرترین پاڵەوانەتەکان بکەم، بە تایبەتی پاڵەوانەتی عێراق. لە ئێستادا ئەم ساڵ 3 پاڵەوانەتیم لە بەردەستە، ئینشاءالله بەشداری هەرسێکی دەکەم و تا بگەمە ئەو ئاستەی بەشداری پاڵەوانەتەکانی ئاسیا بکەم. بە کەسێکی گورتوگۆڵ ناسراوم، هەمومان گروپاتمان هەیە، طبعاً مامۆستاکان و نابژوانان و ڕاهێنەران، هەر هەواڵێکی پاڵەوانەتی دەبی بە زووترین کات پێم دەگاتن. بەڵێ کوردستانیش شان بەشانی وڵاتانی دیکە لەو ئاستەدایە ئەگەر ژنەکانمان خۆمان بەدەرخەین زۆر بۆ بگرە باشتریشە لە بواری وەرزش. میوەی ئەمە پاڵەوانەتی هەرێم و عێراقمان هەیە. لە پاڵەوانەتەکانی هەرێم زۆر نسبەی کەم عێراق دەبینین، واتە زیاتر کوردەکانن، بەڵام لە پاڵەوانەتەکانی عێراق کورد و عێراقی، کورد و عەرەب تێکەڵا، بەڵام ئاستێکی کەمی کورد تێدایە. تا ئێستا ئەو کوردەکان نەگەیشتونە و ئاستەی کە زیاتر بەشداری پاڵەوانەتەکانی عێراق بکەن لە ئافرەتدا. ئامۆژگاری من بۆ هەموو ئافرەتەکان، چ ئەوەی لە ماڵەوەی چ ئەوەی ڕوو لە هۆڵەکان دەکە، سیستەمێکی خۆراکی هەبیتن. ئەمە ناکرێت مەسەلەن ئەمە دائیمەن دەڵێم خۆراک تەواوکەری وەرزشە، وەرزش تەواوکەری خۆراکە. حتمما زۆر ئافرەتمان هەیە ناتوانێت ڕوو لە هۆڵەکان بکاتن، بەڵام دەتوانێت سیستەمێکی خۆراک بۆ خۆی دابین بکە، یاخود بەسیترین شت بۆ نمونە ئێواران شتێکی وانە خوارد کە زەرەر بە تەندروستی بگاتن. زیاد گرینگی نەپێدانی ئافرەتان لە بۆ وەرزش لایەنی هۆشیاری و لایەنی کۆمەڵایەتی زۆر تەئسیری هەیە لەسەر ئافرەتەکانی ئێمە کە ڕۆڵ و هۆڵەکان دەکەن. یعنی زۆربەی عائیلە بەڕێزەکان هەیە ناهێڵن، مەسەلەن زۆربەی کەس هەیە لەوانەیە کاتی ئەوەی نەبی بەجددی کە ڕوو لە هۆڵەکان بکات.
وەکو سپۆنسەری لایانی مادی هیچ کەسێکە تا ئێستا سپۆنسەرم نەبووە. سپاس بۆ خوا لە سەپیەکانی خۆمۆستایم و لێرەوە زۆر سپاسی دەستی دایک ماز دەکەم، سپاسی دەکەم کە زۆر هاوکارم بۆ لە ئامادەکردنی خواردنەکانم، لە تەرخانکردنی کاتەکانم زیاتر لە بۆ وەرزش و ئەرکەکان بەدێهێشتنی ئەرکەکان لەسەر دایک و کچەکەم. هیوادارم تا پێیان دەکرێت ڕوو لە هۆڵەکانی وەرزشی بکەن. من لە هەموو چاوپێکەوتنەکان ئەو وتەیەم هەبووە، هیوادارم ڕوو لە هۆڵەکان بکەن، پێش هەموو شتێک گرنگی بە تەندروستی خۆیان بدەن، ئینجا بەلەشتوانێکە.